بە پێکەوە کارکردن بۆ ئەوەی پامێکی هاوبەشی مرۆڤایەتی بگەێنین و هەروەها ڕێگرتن لە هەر بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها توندوتیژەکانی دیکەی ناوچەکە. ئەمە پەیماننامەیەکی گرنگە بۆ هەمومانە و هەروەها زۆر گرنگە لە نێوان هەموو لایەکدا بە هەماهەنگی و کارپێکەوەکردنی زیاتر و من ئێستا ئێمە بەرداوامە بین بۆ ئەوەی پاڵپشتی زیاتری پەنابەرەکان بکەین و هەروەها بە پاڵپشتیکردنی تورکیا کە تا ئێستا زیاتر لە 4 ملیۆن پەنابەری لە خۆگرت و ئەمەش ئاڵنگارێکی زۆر قورسە بۆ تورکیا و هەروەها یەکێک لە ئەولوێتەکان بریتین لە بەدەمەوە چوونی وەدابینکردنی هەموو پێداویستی مرۆڤایەتیەکان و پزیشکیەکان و تەمینکردنی تەندروستی بۆ هەمویان بۆەوەی ژیانیان پارێزراو بێت و هەروەها دڵنیاکردنەوەی دابینکردنی هەموو پاڵپشتێ دارایی و مادیەکان بۆ تورکیا و هەروەها بۆ پەنابەران لەبەرەوەی ژیانیان پارێزراو بێت. ئەمە تەنها بۆ تورکیانە بەڵکو ئەمە بۆ هەموو وڵاتانی دیکەی جیهانەکە باوەشیان کردوێتەوە بۆ پەنابەرەکانیان وەکو بۆ نمونە لوبنان و هەروەها وڵاتەکانی دیکە کە ژمارەیەکی زۆری پەنابەر ڕووی تێکردوون و هەروەها بارودۆخێکی زۆر ناهەمواریانەیە وەکو ئاگادارن لە ماوەی ڕابردوودا لوبنان بارودۆخێکی زۆر ناهەمواربین ئەوە کۆتا هەنگاو نییە ئێمە بگرینە بەر ئێمە بە هەماهەنگی و کارپێکەوەکردن کار دەکەین. ئەم هەماهەنگی نێوان ئەمریکا و یەکێتی ئەوروپا بەهێزترە بێت و زیاتر کاری لەسەرەکرێت بەڵام پێویستە ئێمە باس لەوە بکەین کە چۆن جیاوازیەکانمان کاڵ بکەینەوە و زیاتر پەرە بە هەماهەنگیەکان بدەین و ئەوەی شێکێکە لە کارە لە مێژینەکانمان. ئەوە یەکێکە لە کارە هەرە گرنگەکانی یەکێتی ئەوروپا پێویستە بەشێکی سەرەکی بێ لە کارە هەماهەنگیەکانمان و هەروەها پێویستە پشتبەستوو بێ بە یاساکانی پاراستنی مافی مرۆڤی نێودەوڵەتی و هەروەها کارپێکەوەکردنی زیاتر. من زۆر نیگەرانم لەو ڕاستەی کە تورکیا لە ڕێکەوتنی ئەستەمبول بۆ توندوتیژی دژی ئافرەتان و ژنان کشایەوە. زۆر نیگەرانم لە ڕاستیدا ئێستا ئەمریکا لە ئێستادا یەکێتی ئەوروپا شەرم لەوە ناکات کە باس لەوە بکات کە ئەمەش ئەم هەنگاوەی تورکیا دەبێتە هۆی ئەوەی دەرهاویشتەی نەرێنی هەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دژی ژنان. ئەوەی پێویستە کاری لەسەر بکەین بۆ بۆی پەیوەندیکی باشمان هەبێت. ئێمە لە ئێستادا لە سەرەتای ڕێگاکەداین ئێمە دەتوانین کاری زیاتر بکەین بۆ ئەوەی هەماهەنگی زیاترمان هەبێت. سوپاستان دەکەم. زۆر سپاس بەڕێز جەنابی سەرۆک. ئێوە دەتوانن پرسیارەکانتان ئاراستە بکەن. دەتوانی خۆت بناسێنیت و پرسیارەکانی خۆت بە گوێرەی و خوشتەی دانراوە ئاراستی بکەیت. Hi, Tuvan Gümrükçü from the Reuters News Agency. I had a question about the timetable of the planned steps that you mentioned just now. بەڵێ من لە دامەزراوە جەزیرەوە پرسیارێکم هەیە دەربارەی خشتەی ئەو کاتەی کە تۆ باست کرد ڕەنگە هەندێک دەربارەی خشتێک کە باست کرد دەربارەی پەیوەندیەکانتان و هەروەها دەربارەی و بارودۆخی کە لە ناوچەکەدایە. ئێوە چ جۆرە پەیوەندێکتان لەگەڵ بەڕێز ئەردۆغان تاوتوێ کرد؟ ئەو پەیوەندیانەوە ئاڵگۆڕتان کرد چی بوو؟ بەڵێ لە ڕاستیدا لە چوارچەوەی کۆبوونەوە گفتوگۆکانماندا ئەوەی زۆر گرنگ بۆ ئەوەی بریتە لەو ئەجێندا گونجاو و شیاوانەی نێوانمان کە ئێمە کارمان لەسەر کردووە گفتوگۆمان لەسەر کردووە. یەکێک لەو خاڵە گرنگانە کە ئێمە زۆر جەختمان لەسەر کردوێتەوە بریتی بۆ لە پاراستنی و من و هەروەها دەستەی یەکێتی مافی مرۆڤی ئەوروپا کە کارمان لەسەر کردووە بریتی بۆ لەو هەنگاوانەی کە بگرێتە بەر بۆ بەهێزکردنی زیاتری پەیوەندیەکانمان.
بەڵێ لە ڕاستیدا هەروەکو ئاماژەم پێدا ئەمە سەرەتای دەستپێکی کارپێکەوەی و هەماهەنگی زیاتری نێوانمانە بەڵام هەرو ئەمەش بەشێکی سەرەکی دانوستانەکان و پرۆسی دانوستانەکانی نێوانمانە بەڵام ئێمە پێویستمان بە پەیمان و هەماهەنگێکی زۆر ڕوون و دیاریکراوەیە لە نێوانماندا ئەوەی زۆر گرنگە کە بریتە لە سەقامگیرێتی و جێگری هەبێ لە ناوچەکەدا ئەوە لە هەفتەی ڕابردوودا ئەو پرۆژە دانوستانە پەسەند کرا ئەمە چ بۆ لایەنی تورکیاوە هەروەها بۆ ئێمە زۆر گرنگەوە نیشاندەریەوەیە کە کاری زیاتر بکەین بۆ ئەوەی کە سەروەری یاسا و مافەکانی مرۆڤ زیاتر پارێزراوتر بێت چ لە تورکیا چ لە ناوچەکە و هەروەها و بەتایبەتیش بابەتی پرسی کشانەوەی تورکیا لە ڕێکەوتنامەی ئەستەمبول بۆ ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دژی ژنان و ئافرەتان و لەبەرەوەی ڕێکەوتنامەی ئەستەمبول زۆر گرنگە بەتایبەتی بۆ ئافرەتان و منداڵان و هەروەها چ لە سەرانسەری جیهان و چ لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها تورکیاش لەبەرەوەی ئەمە ئەو بابەتە بوو کە ئێمە ئەمە بابەتەیە کە ئێمە هیچ هەرگیز ماندوو نابین لە باسکردنی وە گفتوگۆکردنی تا ئەوەی کە ئەگات بە ئاراستەیەکی دیار و ڕوون و سەرەتایەکی ڕوونتری هەبێت. تکای هیچ پرسیارێکی دیکە هەیە؟ So you already mentioned تۆ باسی چەند شتێکت کرد تا ئێستا بەتایبەتیش ڕێکەوتنامەی ئەستەمبول و هەروەها بەڕێز ئەردۆغان باسی کرد ئەوەی هەروەها بابەتێکی دیگەش پرۆسەی ئەوەی داخستنی پارتی هەدەپە لە تورکیا ئەو بابەتێکە گفتوگۆی کرا ئایا ئێوە گفتوگۆتان کرد یاخود چۆن بۆ ئەو پرسە ئاڵوگۆڕ کرا لە نێوانتانە ئایا هیچ گفتوگۆ و بیر و ڕاگۆڕینەوەیەک لەسەر ئەم بابەتە هەبووە لە نێوانتانە؟ من ئەمەوێت من ئەمەوێ بزانم ئایا بۆ چوون یەکێتی ئەوروپا لەسەر بابەتی پرسی مافەکانی مرۆڤ لە تورکیا و بەتایبەتیش پرسی مافەکانی کورد و هەروەها داخستنی پارتی هەدەپە لە تورکیا چییە و ئایا گفتوگۆ هیچ بابەتێکتان کرۆ تایبەت بە what leads you to the conclusion that warnings without pressure will be heard from Mr. Erdogan? ئایا تۆ هیچ وەڵامێکرد لە بەڕێز ئەردۆغانەوە دەستکەوت؟ بەڵێ لە ڕاستیدا مافەکانی مرۆڤ هیچ گفتوگۆیەکی لەسەر ناکرێت ئەبێ هەمووی پارێزراو بێت ئەوە یەکێکە لەو ئەولەویەتانە کە کارمان لەسەر کردووە بەبێ هیچ پرسیار و ڕەخنەیەک و ئەوەش زۆر ڕوویای ئێمەیە کە پارێزراوێت بۆ نمونە گفتوگۆکردنی ئەو ڕاستەی کە تێڕوانینی دادگای یەکێتی ئەوروپا بۆ مافەکانی مرۆڤ و هەروە بەتایبەتیش بۆ پرسی سەلاحەدین دەمیرتاش زۆر ڕوون و ئاشکرا بووە کە ئەوە زۆر گرنگە بۆ کە تورکیا ڕێز لە یاساکانی یەکێتی ئەوروپا و یاساکانی دادی یەکێتی ئەوروپا بگرێت بە ئەو بەتایبەتیش پرسی ڕێکەوتنامەی ئەستەمبول بۆ مافەکانی مرۆڤ ئەوەیە کە کشاوەتەوە ئێمە زۆر نیگەرانی ئەمن لەبەرەوەی ئەو پاڵپشتێکی یاسایی نێودەوڵەتی هەیە بۆ پاراستن و ڕوبەڕووبوونەوەی هەردوو کاری و توندوتیژیەک بۆ مافەکانی مرۆ بە مافەکانی ژنان و منداڵان و ئێمە وەکو خۆمان و هەروەها هاوپەیمانەکانمان هەمومان پێویستە کار بکەین بۆ دژی هەر توندوتیژێک دژی منداڵان و ژنان. زۆر سپاس بەڵێ سپاس دەکەم بۆی کە گەر بتوانی سێ پرسیار وەرگرتە بوو سپاس ئەکەین. If you could please stay at your seats so that the principals can leave without having a crowd and have the cameras go to the side so that we can move تکایە گەر بتوانن out ژوورەکە بەبێ easily قەڵەواڵخی و without بەبێ ئەوەی کە crowds. کۆبوونەوەی زۆر هەبێت جێبێڵن و زۆر سپاسانەکەین.